ڕەمەزانە پرسیارە دینیەکان زۆر دووبارە بێتەوە یاخۆ زۆر قسەی لەسەرەکرێ ئەوش بابەتی زەکات و سەرفترە و ئەو خێر و بەرەکەتانی کە لە ماڵەکانمانە هەیە دەبێت لەگەڵ براکانمان یاخود ئەو کەسانی کە دەوروبەر و جیرانمانە کە لە ئێمە وەزیان باشتر نییە هەوڵ بدەین وەکو وەزیان وەکو ئێمە لێبێ ئەمەش کارێکی خێرەکە برایەک دەست بۆ براکەی درێژ بکات و لەگەڵەوە شابژێوی ژیانی دابین بکە داجی لە ڕێگای دەرکردنی زەکاتەوە بێ یاخۆجی لە ڕێگای ئەوەی کە لە لای خۆی کاری پێ بکات و بتوانێت ژیانێکی وای بۆ دابین بکە کە لە ڕووی دینەوە پارێکی وای دەست بکەوێت زۆر کات ئێمە دەڵێن ئەگە فەقیری کوفر دەهێنێ بۆی تووشی هیچ کوفرێک نەبێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئازاد خورشید گفتوگویەکی دینی دەکەین بەم بەیانیە مامۆستا بەیانی باش و خێراتی و سەلامت من و هەر ساغ و سەلامت بن ئینشاءالله. زۆر سپاس. مامۆستا بە بەسێکی زەکات بکەین سەرەتا خۆی زەکات چییە؟ الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. دستان خوش بون برنامجه بتابت لما نجا بيروز إن شاء الله ودارم خاي جورا لما خوش بيل جناحمان عاف ما كلا جناحمان وخير وبركة برجينا بسر مال ومنال وملة وخالق ولات ما إن شاء الله. سيستم إسلام سيستم شي زور جوانا أوني دولة في أكري أجر فقير هبي أرمتيادات ئەوەی پێ بکرێ هاوکاری خەڵکەکە ئەبێت و ژیانیان ڕێکپێکەکە بەڵام ئاینی ئیسلامی پیرۆز سیستەمێکی هەیە کە دەوڵەتی زەعیف بێ یاخود بە ڕۆڵی خۆی هەڵنەسێ خەڵکەکە بابەتێکی وای دروست کردووە خەڵکەکە خۆی لێناو خۆیە لەو کاتانەیە شتێک ڕۆدا ئەمیلەتە تووشی فەقیریەکە بێ دەستکورتیەکە بێ نەبوونیەکە بێ خۆی لەناو خۆیە برینەکانی خۆی ساڕێژ بکات بۆیە یەکێک لو وسائلاني كإسلام داينه مسألة زكاة. إتر زكاة بجيا صدقات بجيا زكاة فطر بجيا إتر سنها بابتي دروس كردوا أم خلق أبي لنا ويكا دس يك بقر النهل كذب كبيت. يشي لواني كدروس كراوة بابتي زكاة. زكاة مبلغي شباري إنسان لو مالك هيتي دريكات. إتر هر جورا مالي أجر باري بي زير بي زيو بيت. کڕین و فرۆشتنی کە هەیەی بازار ماڵی هەیە لە دوکان بۆ فرۆشتن مەڕ و ماڵاتە ئەوەی ئەو تیجارەتی هەبێ ئەو پارەی هەبێ ئەبێ ساڵانە مەبلەغێکی لێ دەرەکات ئەوەی بۆ پارە بێ و ئەمڕۆ زیاتر بە کەڵکماندێ مەسەلەی پارەیە ئەڵێ هەر ساڵێک کە ساڵ ئەر پارەیەک ساڵی بەسەراچوو تۆ ئەبێ زەکاتی دەرکەی ساڵانە ساڵی قەمەریش نەکس ئەو ساڵێکە لەسەر مانگە ڕوا نەک ساڵی با بڵین لەسەر خۆر صالي زاينينا أو صالي كقمرية صالش بسر برا أبيتو لسطا دو نيوي أمباري دركب يبخشي بفقير صنف كان شي دياري كردوه الله بم صنفاني يدي من دياري كردوه بوت نقبي شي شيتر نقبي كي تدعاية وإعلام وبرجوندي أمو برجوندي أو دعمي أو حزب نخيرنا الفقراء والمساكين ويتر هش بابتي جمار دوا إليتي أمانة هەموو کەسێک شنایدا ئەڵێ پارەکەت گەیشتە ڕادەیەک کە پارەکەت گەیشتە ئەو ڕادەیە ئەبێ زەکاتی دەرکەی هەموو کەس زەکاتی دەرناکە ئەمە پێڵێن نیساب واتە ئەبێ نیسابت هەبێ واتە پارەکەت ئەمساڵ نیسابەکە کە دامان نالیژنەی فتوا دایناوە 2,100,000 ئەوەی 2,100,000 هەبێ لە ماڵەوە ساڵێکی بەسەرا ڕۆشتی بێت بێ ئەوەی پێویستی بەم پارەیە بێت ئەبێ زەکاتەکەی دەرکات مامۆستا فەرمانبەرانی حکوومەتی هەرێم ئەبێ هەیان بێ نازانم ئەگەر بەتەمای موچەی ئەو حکومەتەبی زەحمەت مامۆستا باشە ئەو بەش ناکەم دڵنیام کە قەرزاریشە پرسیارە دینیەکە لەوە پرسیاری دینیمانەها زۆر کات ئەبێ ورد بینەوە ئەو پاشەکەوتەی کە لە لای حکوومەت ماوەتەوە زەکاتی لەسەرەکەوێت نەخێر ئەو پارەیە لای من نییە بۆی زەکاتەکەی بدەم ئەو پارەیە جارێ بێتەوە زۆربەی ئەو کەسانی کە پارەیان لای حکوومەتە قەرزارن بێتەوە ئەدرێ بە قەرز ئەوەیشی کە هاتەوە سێرەکەی ئەگەر خوای کرد یعنی سەهل بوو هەر با بڵێن فەرمانبەرێ 20 ملیۆنی بۆ هاتەوە ئەو کاتە زەکاتی 2 ساڵ دەرەکات زەکاتی 2 ساڵ دەرەکات باعتبار ئەم پارەیە هەیە و خەوتووە بۆیان هەڵگرتووە بەس ئیتراجە بە ئەمە ڕوەدا ئینشاءالله ڕوئەدات و ئەگەڕێتەوە ئینشاءالله
مامسەوە بینە سەر بابەتی سەرفترا بێگومان لە مانگی ڕەمەزانە هەمووان پرسیارەکە ناخۆمە بلەغەکە چەندێکە بە شێوازی پارە ئەبێت یاخۆت بە شێوازی ژەمە خواردنی خۆت بە شێوازێکە و ئەم ساڵیش ئەو ڕێژەی کە بۆی دەستنیشان کراوە چەندە؟ سەرفترا پێناسەکەی وەکو خەڵکی بزانێ پێڵێن زەکات الفطر یا سەدەقەت الفطر ئینسان کە ڕەمەزان تەواوە بێ ڕۆژوو تەواوە بێ بەرامبەر ئەوەی کە تەواو بووە سەدەقەیەک دەرەکات ئەم حەمدی خواکە یارمەتی فەقیریشە پێڵێن سەدەقەت الفطر تەزکیەکە وەکو پاکردنەوەیەکە بۆ بەدەنی ئینسان لە نوێژە ئەگەر ئینسان شتێکی لەبیر چوو نازانێ کەم و کوڕیەک هەبوو سەجدەی سەهو ئەبات لە کۆتایی نوێژەکە پێشەوەی سەلام بداتەوە دوو سەجدەی سەهو ئەبا ئەگەر نوقسانیەکە بێ پڕێکاتەوە لەبیرم چ 4 ڕکعاتە 3 ڕکعاتە سەجدەی سەهو بەرە ئەو نوقسانیە پڕەکاتەوە زەکات و زەکات الفطر واتە سەدەقەی فتر واتە پێڵێن سەرفترە ئێمە وەک ئەو دوو سوژدەیە وایە بۆ نوێژ ڕەمەزان ئەگەر نوقسانیم هەبێت ئەو زەکات الفطر ئەو سەدەقەت الفطر پاچەکاتەوە بۆیە پێڵێن زەکات الئەبدان یعنی بەدەن لە نوقسانی و لە کەم و کوڕی ئەمە ئینسان لەغوەیەکە قسەیەکە کردێتی و ئەم ڕەنگە ئەو ڕۆژوە بای خۆی کەم و کوڕی تابێ ئەمە عیلاجێکە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە تعریفی سەدەقەی فترەکە ئەفەرمێ زەکات الفطر طهرة للصائم وطعمة للمسكين يعني باچیە بۆ ئەوەی کە بە ڕۆژوو بووە لە گوناحەکانی وطعمة للمسكين یارمەتیەکی شە بۆ فەقیر يعني جا کە دایان ناوە لە ئەسڵ کە دانراوە بۆ بە خواردن دانراوە خواردن لە شەرع ئەمە پێڵێن ساع ئەمە ساعێک ناو مشتێکی ئاوها ئەمە پێڵێن ساع 4 مدە هەر مدی دەست ئینسان ئەوها بکاتەوە 4 لەمە هەریکیاوە نیو کیلۆ شتێک دەرەچێ 4 لەمە کاتە 2 کیلۆ و ڕبع تقریبا يعني ئیتر لێرە اختلافی مەوازینە گۆڕێ 2 کیلۆ و 400 غرام فەرقە کاتۆ ڕەنگە گەنم مشتێ گەنم لە مشتێ جۆ قورستر بێ لەگەڵ مێوش فەرق بکات لەگەڵ برنج فەرق بکات لەگەڵ ئیتر ئەم شتانە وەکو ئەمە حەجمە بۆیە چەندێک ئەو مادەیە سێرەکەی قورستر بێ ئەم حەجمە قورستر دەرەچێت جا عەدل کە دانرا بۆ خروج لە خلاف و شتیوە 2 کیلۆ و ڕبعێک دانراوە ئیتر ئەم 2 کیلۆ و ڕبعە برنجە لە شەرع ئەڵێن من غالب قوت البلد يعني خەڵکەکە لەو وڵاتە چییە زیاتر باوە بیخوات برنجە یان گەنمە یان جۆیە یان شامداڕیە یان ئەو شتانێت چی باوە چی خواردنی خەڵکە خەڵک احتیمادی لەسەرێتی لەوە بۆیان دەرکا إذن لێرە مراعاتی احتیاجێکرێکم ئەڵێ من غالب قوت البلد مراعاتی خەڵک چی پێویستە بۆیە لێرە اجتهادێت تو دروست بکە ئەڵێن خەڵک چی پێویستە خەڵک جار وهەیە پارەی پێویستە من حسم هەیە من کێشم نییە لە برنج کێشم نییە لە گەنم کێشم نییە لە نانە من کێشم لەوەیە مناڵەکەم دوو لە ڕوتان پیاڵاوێکی نێبی کاتە پای بەبەر جێژنەیە کێشەکەم ئەوەیە دوو عانم نییە 5,000 دەمە دەست مناڵەکەم بم بۆنێ ئەم جێژنەیەوە ئەگەر هەیە تخوا پارەم بدەنێ باشترە فەقیرەکە خۆی ئەڵێ یانی فلێرە لە هەر سێ مەزەبەکە ئیمامی عەزەم ئیمامی ئەبوو حەنیفە وتی جایزە بە پارە دەریک ئەسڵەحە باشتر بۆ فەقیر لەو زمانەیە ئەم ظاهرەیە دەرکەوت کە پارە تووشت نییە ڕەنگە لە جێیەک بوون خواردن کێشە بوو خواردن گرنگ بوو یعنی پیاوەڵ سەلەم سەلم ئەوی بەم بەیانیە مەهێڵن خەڵک محتاج بێ بڕۆنزوو فەچێ لێرە چی دەرچوتیان بە پارەکە ئەولاترە ئێستا حالی یەن تقریبا پارەکە بوو باو بەڵام ئەسڵەکە ئەبێ خواردن بێ بەڵام خەڵکەکە حالیەن پارەکەی زیاتر محتاجە بەڵام لە هەر جێیەکە زانیان فەقیری هەیە و خەڵکی پێویستی بە خواردنە ناوەڵە خواردنەکە ئەسڵەکەی و ئەولاتریشە یعنی ئەمەی تران حالەتێکی زیاتر پێناسب بۆ ئەوەی بینەرانی خۆشەویست بزانن مثلا زەکاتی فطر کاتەکەی کەیە کاتەکەی بۆ تێ لە سەرەتا ڕەمەزانەوە دەرێکیت لە سەرەتا ڕەمەزانەوە بۆ تەیە تاکەیە تا پێش نوێژی بەیانیە نوێژی جەژن نوێژی جەژن کەیە نوێژی جەژن دوای خۆرکەوتن خۆر دەرەچێ بەیانیان شروقی پێڵین خۆر هەڵاتن دوای خۆر هەڵاتن بە چارەجێک بە 20 دقەیەک ئیتر ئەوە نوێژی جەژن ئەوە وەختەکەیەتی
يعني بۆ نمونە ئەگەر 6.5 بۆ نمونە ئەگەر 6 خۆر دەرچوو 6 خۆش دەچوو معنای 6 و 20 دقة صلاة العيدة نوێژی جەژن إن شاء الله جا پێش نوێژی جەژن ئینسان ئەبێ ئەو سەدەقەیە دەرکا ئەمما ئەوەی تاخیری کە لە دوای نوێژی جەژن يعني لە ڕۆژی جەژن تەوزیعی کە ئەم صدقة الفطرة جایز نییە بۆی ئەفەرمێ صلى الله عليه وسلم من أداها قبل الصلاة فهي زكاة مقبولة ومن أداها بعد الصلاة يعني بعد صلاة العيد فهي صدقة من الصدقات صدقة الفطر نية وكو أجر صدقة الفطر حساب نية بلكو صدقة شي عادية شكا صدقة فطر أجر باداشتي خوي هي حكمتك أوية لقر رمضان كاملة بي لقر روجو طاعتك كاملة حكمتك أوية من لما نقباك بموا حكمتكش أوية كم روجي ججن دل خلشي خوشكم ناهي منالي خلق محتاج بيت جاقر فقير يكبل أو قركو سيركي سيسل مال لو همي بيداتيه زور فرقك بوي إسلام ببيتو أنا هولا دا علي دري مكة لمنطقة يخوت بابو منطقة يخوت به هر قرشيك هر شاريك أبي تحمل فقير يخوي بكات ناكري من يعني باري خوان برم بو شاري شتر دولة من أكاني أو شارة باركي أدنية باركيتو بو دولة مني بو فقيري أم شارية قناح دلي بك باشترا اللهم جوازي عند لا إمامي أعظم أبو حنيفة جوازي ده الله بوت هي دلي كلا شاركة لحالته صلة رحمة به لشارع تبدأ سكرت به مثلا برايك ما خشيك ما لهولي ولا السليماني لا بغاية دسكرت كسينيا رنج لي ناسن نا والله أيد ما أو وإلا أصل أويا كأبي إنسان لشاركي خويا دابشي كات صور باشا بابەتێکی تر هەیە ئەوش بابەتی زگورتیە یاخود ئەو کچانێک کە شویان نەکرد یاخود ئەو کوڕانێکە ژنیان نێناوە بەڵام لە ڕووی مادیەوە مادیەکی وایان هەیە کە لە خۆیان زیاترە یعنی مەبەستەکەوەیە دەوڵەمەنن ئەمە چۆن زەکاتە چۆن بابەتە زەکاتەکان دەرکەن چۆن سەرفترە دەرکەن لە سەریان هەیە یاخود زۆر کات ئێمە لە کۆمەلگایەمەیان دایک و باوک سەرفترە بۆ کوڕ و کچەکانی دەردەکە ئەمە چی بکەین خستەوە فکرم بە لەبیر من نەچی عەفوەن قيمتي صدقي فطر بو أمصال 2000 بله إنسان 2000 دا بو هر نفري لجاتي شيء أيدا إما وكو مذهبي شافعي كمذهبي ملتي كردة بله الشيوية قشتي كرد شافعية لا إما بياو بو أو كسا أيدا كمعيلتي يترهد شيء بي لما الله معيلتي أقر باوكو دايكم فقير بن نيان بي لجاتي أواني شيدم جا معيل من أوي إعالية كم لما الله يتر خيزانة كرة كتشا أوي لمالم به أو كرة يجابوا بيته ومال خويها به أو كشي شوي كرد بيه شو بيته مال خوي أو أنا مسؤول خوي أنا بس أوي لمالم به من معيلي بم مسؤولي بم لو مالا حتى قد خز مكاريك به بونو من خز مكاريك هي خز مكاريك لما أنيك لو ولا أنا إيه هني أجر خز مكاره مانغانا أجرتي خويها به معنى واردي هي نايدم لجاتي أو أما خزمي كم هي دي لمالوا إيشم بوكا مانغاني نادمي بلام لقل خو ماني لقل نالا كان بخيوية كم بلام إيش من بوكا لجاتي أو يدم واتا أو كاركري لمالوا إيشكا أجر مانغانا وأجرتي نبو تو مسؤولي أوي صدقي فطري أو يجبديت أجر أجرته مانغاني هبو حتى كركت أجر واردي هبو معاشي هبو تو علاقة دنيا أبي خوي بدا لوارد ومعاشي خويا فليريا آية أو جنجيك خيزاني نية أو كشيك شوي نكردوا آية سيركي لمالويا أجر لمالو لقل باوشيتي أو هر خوي إيدا كواردي هي أجر واردي نبو أو باوشي إيدا لجاتي باشا من معاشم هي بلا بتنيا أجي آية زكاة الفطر أدم بلى اشتيك هي أبو أوي إنسان باشتر اللي حاولي بلى نيج علاقي بإنسان وهي أبي إنسانة مسلمان به عاقل به يعني عقل توابه بالغ به بوي لسر منالنية نيج تاقات سني تمييزه أو أدرجيني كأما نيجو أبي بكري واتا علاقي بتمني إنسانية بحالة صحي إنسانة وهي زكاة علاقي بباره وهي أو باري لا يشي بيت
سێرەکەی کوڕەکە هەتیوە مەبلەغێکی بۆ ماوەتەوە ئەم مەبلەغە بۆ نمونە 20 میلیۆنی بۆ ماوەتەوە هەتیوە مناڵیشە زەکات دەرەکە بەڵێ زەکات دەرەکە زەکات دەرەکا و زەکاتەکە عیلاقی بە پارەوە هەیە کاڵین نیسابی زەکات 2 ملیۆن و 100 هەزار هەر کەسێک هەتی و بێ بێوەژن بێ دەوڵەمەند بێ شووی کردی بێ شووی نەکردی بێ ئەوەی ئەم مەبلەغەی هەبێت ساڵێکی بەسەراچوو زەکات دەرەکە عیلاقەی نییە بەوەی کە خاوەنەکەی چێیە جا ئەمە فلێرە سوالێ دێتە پێشەوە خەڵک زۆر جار ئەو پرسیارە ئەکا زەکات ئەدرێتە چێ یا سەدەقەی فطر ئەدرێتە چێ مامەستا بۆ بێوەژن ئەبێ مامەستا بۆ هەتیوە بێ نەخێر ئەمە عیلاقەی نییە بە حاڵەتی ئیجتیماعی عیلاقەی نییە بە تەمەن ئەو کەسە فەقیرە یان فەقیر نییە مسکینە یا مسکین نییە چونکە ئێمە ئەسنافی زەکاتمان معلومة إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وابن السبيل وفي سبيل الله وفي سبيل الله وابن السبيل هش صنفدان دراوة بما نأدري فليرة أويك بيوندي بمجتمعها هي فقراء ومساكين بو نمونا أقل أو بيوجنا فقيرة ومسكينة جائزة بديتي همو بيوجني معنى فقيرة علاقينية بيوجني حاولتي شيء اجتماعية كمالايتية بيوجنا مع سعري هي ومالي هي علاقة شيء هاتي وجائزة زكاتي بديتي نا لبر هاتي ويناي ديتي سير حالتي هاتي وهي هيتي تمني 10 صالة 15 صالة هيتي تقاعتي باوشي هي ومحتاجني يعني خاني خويان هي فعلاقي نية بحالتي باري كومالاتي وتمني ويا وضعي ويا تشيشكيسية نخير مسكينة فقيرة يعني فقير نية أجر محتاج نية نخير بيناشي أجر فقيرة بلا بيشي ومنال بيه جورة بيه هالشي بيه واتا باري آبوري أو كسر تحديدي أو كمستحقي زكاة يعني نكباري كومالاتي بەڵێ مامۆستا دەست خۆش بێ ماندوومان کردی سوپاس بۆ هەموو زانیاریەکان کە ئەمڕۆ پێشکەشت کردین دڵنیام کەوا بینێران سوودی تاویان وەرگرتۆ لە کۆتایە شتێکت ما بفەرموو خوابتان پارێزیە و هیوادارین تر ئەم ڕەمەزانە خی گەورە بە چاوی لطف سەیری ئەم میلەتە بکا سەیری فەقیرمان سەیری کوڕمان سەیری کچمان دابمەزرێن و ڕێخۆیان ببین و کەسابەت و ئیش و کاریان هەبێ و ئیتر لەم کێشە و دۆخی کە هەیە نزاتمان بێ و ئەم میلەتەش هەر سەربەرز بێ ئینشاء الله سپاس بۆ مامۆستا ئازاد خۆشیت بەڵێ بە ڕێزان